میلەتی کورد ئاشنای بە هەموو پلانانەی و ئەو هەموو دەزرێژی و ئەو هەموو کوشت و قەتڵ و عام و ئەو هەموو تۆپباران و سووتاندنی ڕز و باخ و قوربانیکردنی گیانی هاوڵاتیان ئێمە بە نیسبەت ئێمەوە ئاشناینەوە ئەزای نارەکانی ئێمە لە مێژەوە تاکو ێساکە لە ناخیانە لە ئەفکاریانە هیچ جۆرە لە ژیانێکیان لە بەرامبەر ئێمە هەڵنەگرتووە جگە لە کوشتن و بڕین و سووتاندن و ماڵوێرانکردین نەبێ ئەوەی کە ئێساکە دنیا هەتا ئاستێکی باش چۆتە پێش بەڵام دوژمنەکانی ئێمە هەمیشە لە پلانان بۆی کە چۆن خەونەکانی ئێمە چۆن ژیانی هاوڵاتی کوردی ئێمە لە قوربنیان و نەیەڵێن ئێمە بە هیچ بین بە دوازەترینیان ئەوەی کە ئێستا دەوڵەتی تورکیا گرتوێتە بەر و هەمیشە ئەوەی هەڵوێستی دەوڵەتی تورکیا بووە بشی کردووە لەسەر میلەتی ئێمە لەوەی کە ئێمە نابێ بەدەنگ بێن لە بەرامبەر ئەوەیشی کە سوکاتیمان پێکرێ لە بەرامبەر ئەوەیشی کە قسە بە میلەتەکەمانە کرێ بە خەونەکانمانە کرێ بە ئاڵەکەمانە کرێ بەوەی کرێ کە ئێمە نابێ خاوەنی هیچ شتێکی خۆمان بین دیارە قەدەغەکردنی پارتی داد و گەشە پێدان و بە حقیقت قەدەغەکردنی سیاسەتکردن لە سیاسیەکانی ئێمە تازە نییە و دەوڵەتی تورکیا و دوژمنانی میلەتەکەی ئێمە لە هەر چوارپەچە کوردستان ئیشیان لەسەر کردووە و درێغیان نەکردووە لەوەی کە هەر هیچ لەو هەڵوێستانەی کە ئیگنە بەرامبەر ئێمە و هەم بەکاریان هێناوە ئەلبەتە ئێمە بە حقیقەتەوە بۆ گەڕێنینەوە ئەوان یعنی بە هەموو شێوازێک ڕێگە نادەن کورد بە خاوەنی هیچ شتێک بێ بۆیە قەدەغەکردنی پارتی هەدەپە بەڕاستی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەوان خاوەنی هەڵوێستن و خەونی میلەتی کورد لە هەکبەکەیانایە و لە هەر کوێیەک هەر سوکایەتێک بە میلەتی کورد کرابێ بە کورد کرابێ بەدەنگ هاتوون تازەترینیان ئەوەیە کە لەسەر پولێک دەوڵەتی تورکیا داوای ڕوونکردنەوەکە و بە حقیقەت داوای ئەوەکە کە ئەو پولە ڕەت بکرێتەوە بەداخەوەم ئەندامانی پارتی هەدەپە بەدەنگ هاتن و ئەو هەڵوێستای قبول نەکرد بە دڵنیایی بۆ ئەوە گەڕێتەوە ئێمە پرۆتەستۆیەکەین لەگەڵ ئەوانین و بە کارێکی دوژمنکارانەی جارێکی تری دەوڵەتی تورکیای لە قەڵەمەدەین و بە حەقە دژی شێوەستینینەوە و ئەوە ڕێگەکردنە لە خەونی میلەتێک بەڕاستی مەرەوان هەمیشە و گوشارانیان دروست کردووە بە حەقەت بۆی کە بە شێوازێ لە شێوازەکان بەڕاستی خەونی میلەتی کورد لە گۆڕ بنیان ئەلبەتە عەبدوڵڵا بەڕێز ئاپۆیەسە کە لە زیندانە زیندانی میلەتێکە هەڵگری مافی ڕەوای میلەتێکە و لە پێناو مافی ڕەوایەکە میلەتێکا زیندانی کراوە بۆیە ئەوەی کە دەوڵەتی تورک بە دەرەجەی یەک ڕێگە لە خەونی میلەتێکە گرێ بە دەرەجەی دوویش ڕێگە لە هاتوچۆی ئەوەی کە لە بەڕێز دێوان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و بەڕێز میلەتەکە هەیە ئەوان ڕێگە لە ئەوە گرن و لەگەڵ ئەوەی شالێدانە لە مافی ڕەوای میلەتێک پرۆتەستۆی ئەوەی شەکەین بە تایبەت ئەوەی کە ڕێگە نادرێ پارێزەرانی سەردانی بکەن و لە باری تەندروستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لێ بپرسنەوە چاودێری بارە و دۆخی تەندروستی بکرێ نەکرد تورکیا تەنانەت شۆفێنیستی ناوچەکە بەو جۆرە کردارانە ناتوان گەلانی ناوچەکە بە ئازادی و بە ئارامی بژین پێکەوە میلەتی کورد میلەتێکی تۆلەرانسە میلەتێکە کە لەوەتەی بوونی هەیە میلەتەکانی تری دەوروبەری خۆی قبول کردووە بەڵام بەداخەوە ئەوانەی دەوروبەری ئێمە وەک گورگ پەلاماری ئێمە دەن جا ئەوانیش ئەگەریانوێ ناوچەکە ئارامی و ژیانی تێکەوە بۆ گەلانی ناوچەکە ئەبێ لێبوردەیان هەبێ ئەبێ لەگەڵ گەلانی ناوچە دانیشن قسە بکەن هەدەپە و ئەو پارتانەی کە لەوێن تەنانەت پارتی کرێکارانی کوردستانیش کە بە چیاوەیە و داوای مافی ئەو میلەتەکە حەقی خۆیانە حەقێکی ڕەوایە میلەتی کورد قەت داگیرکەر نەبووە قەت زوڵمی لە کەس نەکردو تورکیایکە بە زەرەری هەموو میلەتانی ناوچەکە ئەشکێتەوە ئیتر چی ئەکا ئەمانە مەساڵحی کۆمەڵە شۆفێنیستە هەمووی کۆمپانیا و بەرژەوەندیە ئێمە لە ناو خۆمانە ئەبێ یەکگرتوو بین ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەم دوژمنانەی ئیمڕۆ قەت دۆستی ئێمە نین و ڕۆژە لە ڕژانش نابنە دۆستمان ئەبێ ئێمە یەکتی قبوڵکەین ئەبێ لێبوردەمانێ بۆ یەکتی ئەوێ پەنای یەکتی بدەین سەرۆکاپۆ پیاوەکە لەو پیاوە بەرز و بەڕێزانەی کە تەنها هەوڵی داوە بۆ میلەتانی ناوچە بە ئارامی و ئازادی بژین هیچ کە نییە لەوە زیاتر سەرۆکاپۆ پیاوێکی بەڕێزە پیاوێکی خۆشەویستە